ئێمە لە بەردەم هەڵبژاردنێکی چارەنووساز دەبین. ئەو هەڵبژاردنە ئێستا زۆربەی ڕاپرسی و توێژینەوەکان ئاماژەوە دەکەن کەوا خەڵک بە جۆش خۆشەشی زۆرەوە بەشداری ئەو هەڵبژاردنە دەکات. ئامانجی سەرەکی لە هەڵبژاردنەکان لەلایەن دەسەڵاتەوە دوو ئامانجی سەرەکیان هەیە. ئەویش بریتیە یەکەمیان دامەزرانەوە هەروەها بەهێزکردنی پێگەی جەماوەری خۆیان لە ناو خەڵکو و وەرگرتنەوە شەرعیەتی جەماوەری لە ڕێگەی هەڵبژاردنەوە. هەروەها ئامانجی دووەمیان بریتیە لە وەرگرتنەوەی شەرعیەتی نێودەوڵەتی لە ڕێگەی کۆمەڵگەی نێودەوڵەتی و دەوڵەتە جلهێزەکان و نەتەوە گورتوەکان و ڕێکخراوەکانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە. توێژەرێک بە ناوی ماسیۆ فرانکل لە پەیمانگەی برۆکنز توێژینەوەیەکی ئەنجام داوە بە دوواداچوونی کردووە بۆ 170 پرۆسەی هەڵبژاردن لە جیهاندا. لەو 170کە بۆی دەرکەوتەکەوە زۆربەی هەرە زۆری پرۆسەی هەڵبژاردنەکان کاتێک بایکۆت کراوە ئەنجامەکانیان شکست بووە و نەک تەنها شکست بووە بۆ ئەو خەڵکانی کەوا بایکۆتیان کردو، بەڵکو پێگەی دەسەڵات زیاتر بەهێز بۆ کاتێک خەڵک بایکۆتی هەڵبژاردنەکانی کردو نەچوتە سەر سندوقخانی دەنگدان. هەروەها پێگەی نێودەوڵەتیش زیاتر ئەتراف و متمانەی کۆمەڵگەی نێودەوڵەتیان بەدەستێناوە لەبەر ئەوەی کەوا خەڵکانێک دەتوانین بڵێن لەستا 80 خەڵک بەشدار وەڵام لەستا 20 بەکو بە شێوازەش فەرمی بەشدار بوونە ئەو لەستا 20 شەرعیەتی نێودەوڵەتی وەرگرتووە. بۆیە گرنگە نمونەیەکی زۆر ئاشکرا و ڕوونمان هەیە لە هەڵبژاردنەکانی عێراقدا لە 2005 کاتێک سیر دەکەین خەڵکە سونە نشینەکانی کەوا لە پارێزگای ئەمباردا دەنیشن بایکۆتی هەڵبژاردنەکانیان کرد. تەنانەت لە 99 خەڵک بایکۆتی کرد، تەنها لە 1 بەشدار بوو و ئەو لە 100ەکە نزیکەی کورسی یعنی قیمەت و نرخی کورسی گەیاندە 100 دەنگ بە 100 دەنگ دەتوانرا کورسێکی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگای ئەمبار بەدەست بێنی. ئەو بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو ڕێژە بایکۆتە فراوان و زۆرە، بەڵام لەگەڵ ئەوەشدا شەرعیەتی لە کۆمەڵگەی نێودەوڵەتی هەروەها لەلایەن جەماوەرش پێبەخشرا و کەواتە بایکۆتەکە سوودی نەبوو. بۆیە گرنگە ئێمە هاوڵاتیان زۆر بە جۆش خۆشەوە بەشداری و هەڵبژاردنە بکەن